ئەمڕۆ من لە شارباژێڕی جوان لە گوندی سنکیەوە لەگەڵتانم وەکو بینن ئەزان چاوم پڕ بۆ لە ئەو لەبەرەوەی ئێستا لە بەردەمی تەنورە بێگومان دووکەڵ و بۆنی تەنور بۆنێکی تایبەتی خۆشی هەیە هەرچەنە چاوم پڕ بۆ لە ئەو بەڵام قەیناکە ئەمانە شەرخۆش و کوردەوارین کۆمەڵێک خاتوونی ئازیزم لەگەڵایە ئەوان ڕۆژانە لێرە سەرقاڵی دروستکردنی کولێرە و نانی گەرمن جا پێم خۆشە لەگەڵ خۆیانە کەمێ قسە بکەم سڵاوتان لێبێ و ماندوو نەبن باشن پورە ئەختەر چۆنی گوڵی گیان باشی تۆ جەژنە لێ پیرۆز بێ هەموو کاتێک لە جەژن و خۆشیابی لە خۆشی پیرۆز بێ و هەر هەموو کاتێکە جەژن و شایی بخوای پورە ئەختەر پێم خۆشە لێرەوە تۆ تێ پیرۆزبایی جەژن لە کێ بکەیت جەژن لە لادیەکانە لە دێیەکانە ئێوە ڕۆژانە چۆن بەسەرەبان ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنە ئێوە عادەتەن ئەم کاتانە سەرقاڵی چین ئەم کاتانە سەرقاڵی شیر هەوێنکردن و من پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم و دانیشتوان و ئەمانی کامێرەمە زۆر باشە دەستان خۆش بێ بێمە لای تۆ نای تۆ نازام سڵاو لێبێ وەڵام من حەز ناکەم قسە بکەم بۆ هەر جەژنە پیرۆزەیەکمان لێ بکە جەژنە لێ پیرۆز بێ و هەموو کاتێک لە ئێوەش پیرۆز بێ خوار هەموو کاتێکتان جەژنتان لێ پیرۆز زۆر سپاسپوری گیان بێمە لای دادا ئایشێ بە هەر بێمە نزیکەوە بۆ ئەوەی کە ئەویش سەرقاڵی ئەوەیە کە ئەو گونکانە پانکاتەوە هەویرەکانمان بۆ بکە سڵاو لێبێ پورە ئایشێ جەژنە لێ پیرۆز بارێکە لێ جێژن وەڵک بێ باشە دەمێکە سەرقاڵی ئەوەی کە خەریکی کولێرە دروستکردن و ئەم بابەتانەی زۆر باشە دەستە خۆش بێ لەش ساغ بێ جا بێگومان هەمیشە لە لادیەکانە تەواوی کاروبارەکان بەهرەوەزی بەڕێوەچێ ئێمە ئێستا لێرەکە لەم گوندە جوانەی لە کاتی دروستکردنی کولێرەکانی شاوەکو خۆتان ئەبینن کۆمەڵێک خاتوونی بەتوانە کۆمەڵێک خاتوونی دەزڕانگین ئەوە تا لێرە خەریکی کولێرە دروستکردنەکان بێمە لای پورە خەجە سڵاو لێبێ سلام لە خۆتان بێ و بەخێربێن سەر چاو یاخوا بەخێر پیرۆژنتان لێ پیرۆز بێ لە هەمووتان و لە هەموو گەلی کورد جێژن پیرۆز بێ و بەخۆشی بۆنی کولێرەکەتان زۆر خۆشە حەزەکەم تاقێکی بکەمەوە بزانم پورە خەجە پێم بڵێ جەژن ئێوە لە نێو گوندەکانە چۆن بەسەرەبان سەرقاڵی چین پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە چۆنە ئامشوویەکەکەین و چین بۆ لایەک و جێژنە پیرۆزە لە یەکەکەین و نقڵە جێڕین و ئیتر ئێستا خۆش ڕابێنێمان زەمانەی زۆر ژیانێکی ناخۆشمان هەبوو بۆچی جیاوازی ئێستا لەگەڵ جەژنەکانی ڕابردووە چییە؟ خەڵەکەیەتی خەڵک نەبوونیە خەڵک پاک و تەمیزە خەڵەکەیەتی ژیانی خۆشی هەیە ئەمانەوەی حکومە لەگەڵمان خراپەوە تەواو زۆر باشە با نەچینە ناو ئەو بابەتانەوە ئەمڕۆ جەژنە دڵی خۆمان خۆشەکەین پورە خەجێ باشە باکەمێ قسە لەسەر ئەوە بکەین با تۆزە باسی ئەم کولێرانەمان بۆ بکە بۆچی زۆر کاتەیە بۆ نمونە کولێرە ئەو خاتونانەی کە حەز بەواکەن کولێرە دروستکەن زۆر کاتەڵە کولێرەکە چێتە ناو تەنورەکە و من پەیوەندی بە چیە پەیوەندی بە هەویرەکەەوە هەیە بەڕاستی تامی کولێرەکەشتان زۆر خۆشە خوا لە شتانی وایە لە شتەکەی نازانێ خەتای هەویرەکە یەکرێ یعنی چی لە شتەکە نازانێ بێ زانینی ئەمە لێ نازانێ بیشێ لێ نازانێ بیکە هەمووی سەبەبە کاکە وانە تۆ قەتە بووە ئاواکە هەویرەکە و شێلابێ هەویلەکە و بە کەڵک ناتوێتە ڕشتوشمە وەختی وا بۆ نەشم ڕشتۆ کردومە و ئیتر کولێری جۆشمان کردو کولێری گەنمان بەتەنیا کردووە و ئێستا هەمووی هەرە کڕین و باشە ئێوە ڕۆژانە لێرە لەگەڵ ئەم خاتونە ئازیزانەیە لێرە سەرقاڵی دروستکردنی کولێرە و نان و ئەم بابەتانە وەڵا باشە ڕاستەکەی ئەم ساڵ تۆزێ نەخۆشم ئەزین جوعمان بەرنامەم هەر کولێرە کردن بۆ ئاو کولێرەم کردۆ خەڵک هاتۆ بەیانیان بە ماستێکی کوردیەوە ئەم کولێرە گەرمانە وەڵا خواردومانە خۆشتان هەر ماستەکان هەوێنەکەن و ماستەکان دروستەکە ئەوە وەستای ماستە ئەمە وەستای ماستەوە وەستای ماستە من گاگەلم نێ درو ناکەم پورە ئەختەر بۆ تۆش نایتە لامانەوە وەرە تۆزە قسەمان بۆ بکە پورە ئەختەر جا پێش دەستپێکی پرۆگرامەکە قسەی زۆر خۆشی بۆ کردین ئەگەر ئەرێک کێشی بیتە بینی من و پورە خەجێەوە چاوە گەشت بیان بام بێمە بینتانەوە پورە خەجە بە کەمێ قسە لەسەر ئەوە بکەین پێم بڵێ چەند جۆر کولێرە هەیە بۆ نمونە کولێرەکان بەتەنها یەک جۆرەیان چەند جۆرە جەرمەکەی یان کردنەکەی کردنەکەی وڵا کولێری پەنجەشێشی هەیە و کولێرەی بەڕۆن هەیە و ئەمەی کە ئێستا کردوتانت چییە؟ ئەمە پەنجەشێشیە باشە جیاوازی چێ لەگەڵەوانی وەڵایترمە زەمانەی زوو هەرەمان کردووە ئێستا سەد لە ڕۆن دانێن و چەوریانەکەین و باشە کولێری پەنجەکێ ژەوەیە کاڵە نەمە کولێری ئاویە بە ئاوە پێڵێن کولێری ئاوی
جا زۆر حەزەکەم بەڕاستی کە ئاوا ئێوە بینم ئەوەنە بە جوانی ئەم کولێرەی پێوایان حەزەکەم منیش خۆم فێرکەم بەڵام تەسەور ناکەم بیزانم شڵا فێرە بی و بەخێربێن سەر چاو خۆش بێ با بێمە لای پورە ئەختەر پێش دەستپێکی پرۆگرامەکە قسەی زۆر خۆشە بۆ کردین یادەوەریکی خۆشم بۆ بگێڕەوە لە تەمەنی گەنجی تا لە ئێستا تا جەژنە چۆن بەسەر بردووە چی بووە؟ والله جەژنمان بەسەر بردو کوڕ و ناڵ هاتوون بۆ لامان و ئەنجای تر ئێمە لەم لادێ دانیشتوین لەناو کەس و کارە و جەژنە پیرۆزە لەیەکەکەین زۆر باشە پورە ئەختەر پێم بڵێ جەژنان لە لادێ بۆ نمونە مناڵەکان کە لێرە لە لادێن جەژنان چۆن بەسەرەبانیان کەسە گەورەکان ئێوە سەرقاڵی چین پەیوەندی کۆمەڵایەتەکان هەموو شۆ جەژنە پیرۆزەکردن لە یەک گردن ئازادی ئەمانە چۆنە لادێیەکانە والله ئەوانە بەردەوام هەیە لە لادەکانە جەژنە پیرۆزە لە یەکەکەینە چینە ماڵی یەکتری تر گەردنازایی لەیەکەکەین ئەنجا بەیانیان زوو هەڵەستین چێش لێنێین باشە جا ئەوە بۆ باز نەکردم یادەوەرێکی خۆشم بۆ بگێڕەوە لە جەژنان پورە ئەختەر وەکو جەژنانەیەک پێشکەش بە ئێمە بۆ بینە لە جوانانەی کە ئێستامان بینن تر وڵی جا یادەوەری خۆ بنێستی هیچم لە بیر نییە ئەی یادەوەری ئەی بۆ پێش بەرنامەکە قسەی زۆر خۆشە بۆ کردین شتی زۆر باشە باس کرد بۆم تۆزە قسەمان بۆ بکە لێرەشەوە ڕە بە قوربانە بم جا یادەوەری چی وەڵا هەرچەنە تۆ ئەمڕۆ کەمێ ناساغیش بووی سوپاس دەکەین کە لەگەڵمانە بووی دەستە خۆش بێ ماندوو نەبی با بچمە لای خاتوڕەواژ بێگومان ئەویش ماندووە ئەویش سەرقاڵی ئەوەیە لەگەڵ ئەم خاتونە ئازیزانەیە کولێرە پێوایە جا ئەمێ بزانم لە کاتی کولێرە دروستکردنا قورسترین مەرحەلە قورسترین ستێپی ئەم کولێرانە کامێ سڵاو لێ بێ خاتوڕەوە ئیتەجە پیرۆز بێ کە لەی وەهمی باش پیرۆز بێ خۆش دیقەتم ما زۆر بە جوانی کولێرەکان پێوە یاخوا ماشەڵاو لێ بێ چۆن فێری ئەمە بووی چەندێکە تۆ خەریکی ئەمەی دادە فێری مکردن من بەڕاستی خەڵکی لێرە نیم شنگالی هەر ئەو فێری مکرە و خەڵکی سنکە دەستان خۆش بێ ئەمن یارمەتیتان نێ میشتان نەیە بۆ تام بکەم هەموو کولێرەکان پێوێ ماخەر وڵای نەیزە باشە با بڕۆمەوە قسە لەگەڵ دادە ئایشەیە بکەم بۆ قسەمان بۆ ناکەی دادە ئایشە دەی باشە لەش ساغ بێت تۆش قسەمان بۆ ناکەی بۆ کەستان قسەمان بۆ ناکەن دە باشە دەی با بێمەوە بۆ لای پورە خەجێ باشە قسەمان بۆ کە جا بزانم من بەم ئەم دووکەڵانە ئێوە لاانێ لەگەڵ دووکەڵەکان ڕاهات بێتن پورە خەجێوەڵا بە خاڵمانە نایە ڕۆڵە چی بۆ پورە خەجێ پێم بڵێ ئێوە لە کاتێکا کە میوانداریەکەکان یاخود کە میوانتانێت ڕاستە و خۆ بۆ نمونە سەرقاڵی ئەوە بن کە ئەو شتانی کە خۆماڵین و کە کوردەوارین ئەوانەی پێشخوا من ئێستا تەلەفۆنەکەم بۆ سلێمانی ڕۆژی دەکەڕێت ئەڵێم وەرن با کولێرەتان بۆ بکەم وەرن جینا خزمەتانەکە وەرە حرمەتان لێگرم ئەرەوەڵا ئەوەم پێ خۆشە خەڵک بێ کولێرەیەک هەویرێک من بە پورە خەجێ بووم با لێرەوە فێرمان کە بزانین لە کاتێکا کە تۆ چی گرنگە کە ئەم کولێرەیە ئەی بە تەنورەکەیە چ شتێک گرنگە کە ئێمە ڕەچاوێکین بۆی کە کولێرەکە نەکەوێتە ناو تەنورەکە و لێمان نەبێ بە خەڵوزێ باشە چاوە گەشت بێ ئەگەر ڕەواخەممان ناتێ ئەوە ئەم ساڵ تەرکی کولێرم کردووە بە زۆری ئێستا وڵا چوم لەو چۆش تەمورێکم داناوی شەڵا بە ئەمجارە بینەوە چین بۆ بێ ئێستا توانی کولێرەکەمان بۆ بکەی پورە خەجێ باشە ئەبێ سەرەتا بۆ نمونە بەڕۆن چەوریکە یان چۆنە ئەمە وڵا من بەڕۆنی شەورم کرد و پەنجەشی ژەڵێم پێوەیە من هەموو بارێکە زانم کوڕە ئێمە کولێرێ جۆمان کردو جۆش نەبوو بیخۆین ئێستا خوا ئەم نەعمەتە جوانەی یاوێنە ئەم ڕستقە جوانەی یاوێنە بە ئارەزوی خۆی یاری پێەکەی وانە ئەو ئاردەی کە بەکاری هێنی بۆم کولێرانە ئەبێت چه ئاردێ بێ ئاردی کوێ ئاردی تورکیا و ئاردی ئێرانە و بێ ئاردەکە زۆر سفر بێ زۆر سپی بێیان بۆر بێ چۆن بێوانە بۆر بێ چاکە و سپی بێ چاکە و بە پێز بێ هەر بە پێز بێ ئیشەکە چاکە بینم ڕۆژکەشتان تێکرد ئەرەوەڵا من ئێمە نان بێ ڕۆژکە و شمڵی ناکەین چەند سوودی تەندروستی باشیشی هەیە زۆر زۆریش باشە جانازانم تۆ بڵێ بتوانم کولێرەیە پێوە بم پورە خەجێ وڵا دەوەرە دەی وردە وردە دەرکەم بزانم ئەتوانم باشە چمە ئێوە ئەی لێرەوە ناتوانم نا کامێرەکە کێشەمان نییە باشە ئەبێ بەمانە بێ یان ئەوەی تۆ باشە بەخوا با بزانم مەتوانم کولێرەیە دەرکەم وەڵڵانە
ئەو کولێرەیەکم دەرکرد باشە دەیدە باشە دەستان خۆش بێ ئەوە پورە ئەختەر لێرە شەوچاشی بۆ ئامادە کردوین یاخوا دەستان خۆش بێ جا بەڕاستی کەشەکەمان زۆر کوردەواریانەیە زۆر خۆشە یاخوا دەستان خۆش بێ بەڕاستی زۆر ماندوومان کردن داوای لە بردنتان لێکەین بەم گەرمایە بۆکەنیەمە و قسەمان بۆکەن و دڵتان خۆش کردوین و ئێمەش پێمان خۆشە خەڵک سەردانمان کاو ئێوە دڵی ئێمەتان خۆش کرد سپاس بۆ ئەوەی میوان هەموو وەختیەکەین و گوندی سنکە بەناوبانگە بۆ شتانە و باشە ئێوە لەگەڵ میوانداریە چۆنن زوو میوانتانیشمان دێوارە وەڵا شکر میوانمان دێ خەڵک دێ کەس و کارمان زۆرە ئەو شتانی کە لەناو ئەم گوندەیە هەیە تەنانەت لە میوە و سەوزەکانیشە خەڵکی ئێرە تا چەند حەزباواکەن گرنگی بە کوشت و کاڵبن گرنگی بەوە بن ئەو شتان گرنگی پێن و هەمووی حەوداڵ و هەمووی فەقیرن و کاسپیژەکەن و ئەمانە ساڵ بە ناشکوری خوانە بە خوا ڕزق و ڕۆزەکە لە هەڵگرتوتەوە باشە ئەوەی کە سنکەی زۆر پێ بەناوبانگ بێت چ جۆرە میوەیەکە چییە بۆ نمونە ئێرە عیب نەبێ ئێمە زوو بە بەهێ بەناوبانگ بووین ئێستا کولەکەکەین و عیب نەبێ خیارەکەین و تەماتاکەین و تەڕوتۆڵاکەن و قەیسی و گوێز و هەموو شتێکمان هەیە ئەمانەم ساڵ تۆ بەس یەک شتم پێ بڵە بۆچی خواردنی ژنانی دەستی ئەم لا دێودیانە خواردنی دەستان زۆر بەتامە زۆر خۆشەی ئەوەیە بەشی ماڵەچم بێزم نانانەکەی بخۆم لە شار خۆ هەڵناسن دەموچاویان ناشۆن باشێ بانیان ساعت چەند هەڵەستن وەڵا بەعانیان ئەگەر نوێژەکەمە و مەوازین کەیەڵێ هەڵەستم مەلابانی بانیا هەڵەستم ئێتە خەو سەعاتێ لەگەڵ مەڕ و ماڵات تا چۆنن وەڵای درۆی ئەوم پێمەکە من ماڵەیە توشتم بۆ بەخێو ناکرد لەبەرەوەی من دایمی لێرە نیمەما من سنکیە بە گوندێکی زۆر خۆشیە زانم هەتا ماویشتم هەر لە سنکیە بم دەی زۆر باشە خوا سەرکەوتوو بن سنکەیەکێکە لەو گوندە زۆر تایبەتانە لەو گوندە زۆر جوانانەی بەڕاستی لەگەڵ ئەوەی کە سروشتێکی زۆر جوانی هەیە بەڕاستی خەڵکەکەشی خەڵکێکی زۆر ڕێک و پێگیا خوا دەستان خۆش بێ خەڵکێکی میوان دۆست با بێ مۆلای تۆ پوراختەر یادەوەریکی خۆش بیر نەکەوتە بۆمان ڕادەوەری چی ئەی کوڕێکی ئێستا یادەوەری ئەم سەردەمە جیاوازە لەگەڵ سەردەمی ئێمە و بۆچی جیاوازەکەی چێدە بمان گەڕێنەوە بۆ سەردەمانە دە یادەوەرێکی و سەردەمانەمان بۆ لەو شەمۆنی کە ئاتار بن و گوڵی جوانتان بۆ ڕازێنەوە و ئێمە بە سواری ئەسپ و ئەم باسی زمانی بوو کێنیەکەوانێ هەموو زمانێک خۆشی تایبەتی خۆی هەیە پورێ ڕەنگە بۆ سەردەمە ئەگەر بە سارە بووە ئەو خۆشی نەبووە ئەو تا ئێستا وەکو یادەوەرێکی جوان باسیەکەی ئێستاش ئیجا هەر مۆدیلی ئەوە هاتۆتەوە ئەو شتانی کە لە کۆنا گرنگیان پیاوە مۆدی بۆ ئێستا دیسان گرنگی بەوانایەنەوە تۆ باواز لەوانش بێنین پێم بڵێ قسەیەکی خۆش شتێک کە تایبەت بێ بە گوندی سنکێ کە میوانەیە چۆن پێشوازیان لەیەکە ئەو خواردانەی کە تۆ خۆت بەدەستی خۆ دروستیەکەی زۆر تایبەت بێ لای میوانەکانە بڵێن پورە ئەختەر کاتین ئەومان بۆ حازرکە وەڵای ئەمە بەس داوای کولێراکەن بەس کولێرە ئارەوەڵە ماشەڵڵا زۆر ئازان بەو چەند خولەکە کەمە توانیان ماشەڵام هەموو کولێرەیە دروستکەن لەشتان ساغ بێ زۆر ماندوومان کردن سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەرێکتان کێشە ئەم کولێرانەتان دروست کرد دەستان خۆش بێ دووبارە زۆر سپاس بۆ ئێوە بێگومان بەردەوامە بم من لە گوندی سنکیەوە لەگەڵ ئێوەی ئازیزە ئاری ئەمە لە ئێستا بەشێک لە ئەو دیمەنانی کە لە نێو گوندی سنکیا کە کۆمەڵێک لە خاتونە ئازیزەکان سەرقاڵی دروستکردنی کولێرە بوون ئەومان بۆ ئێوە گواستەوە بەڵام من دوای کەمێکی تر لەگەڵ ئێوە بەردەوامە بم لەگەڵ بەشێکی تر لە ئەو کەسانی کە لە نێو گوندی سنکیا ژیانە گوزارێنن گفتوگۆیەک لەگەڵ ئەواناکەین و باز لە پەیوەندی کۆمەڵایەتی و چۆنێتی بەسەربردنی جەژنەکەین لە نێو گوندەکانە گوندی سنکێکێکە لەو گوندانی کە گرنگێکی زۆر باشیاوە بە کەرتی گەشتیاری و تەنانەت زۆرێک لە شوێنەکانی بۆ بواری گەشتیاری بەکارهێناوە ئێستا من لەم گوندە کۆمەڵێک لە کەسایەتی ئەم گوندە ڕشتپی ئەم گوندە لەگەڵ ئەم مناڵە چاوگەشانی کە بۆ جەژن خۆیان ئامادە کردووە لێرن کۆمەڵە قسە لەگەڵ ئەمانەکەین و دواترە گەڕێمە بۆ ستۆدیۆ بۆ لای ئێوە مناڵە جوانەکان چۆن و جەژنتان لێ پیرۆز بێ جەژنە پیرۆز باشە حاڵە ئەم لە جوانانە کێ بۆی کڕی بەڵا دایکم زۆر باشە جەژنتان پیرۆز بێ جەژنانەتان وەرگرتووە باشە جەژنانەکە تێی بەچی تۆ من ئەیکەمە دەخیلەکەمەوە ئەیکیتە دەغیلەکە تۆی ئافرین دەستان خۆش بێ جەژنتان لێ پیرۆز بێت لە جەژن و خۆشییا بن بێن بۆ لای ئەم بەڕێزانەی تر کە ئەمە سەرەتا لە کاگ عوسمانەوە دەست پێ بکەم کە بەڕێزیان ئەنجومەنی گوندی سنکێن بۆی کە بزانم ئەم گوندە ئازیزە لە چەند خێزان پێکاتۆ چەند ماڵی تیا کۆمەڵە زانیاری تر لە زاری کاگ عوسمانەوە وەرگرم کاگ عوسمان سڵاو لێ بێ و جەژنە لێ پیرۆز بێ سڵاو لە ئێوەش بێ جەژن لە ئێوەش پیرۆز بێ بەخێربێن بۆ گوندەکەم کاک عوسمان پێم بڵێ گوندی سنکێ چەند خێزانی تایە چەند ماڵی تایە ئێستا حاڵێن تقریباً 50 ماڵی تایە
باشە خەڵکی ئەم گوندە بە چیەوە سەرقاڵە زراعەتەوە بە فەلاحەتەوە بە ماڵیاداریەوە بە شانەوە بەڵام بەداخەوەم ساڵ لەبەر وشکە ساڵی یعنی بەڕاستی خەڵکەکە بەعام جوی لێ تێک ڕاستە بەڕاستی باسی بابەتێکی گرنگە کرد وشکە ساڵی من خۆم پێشتر هاتبووم بۆم هاوینە هەوارە ڕێژەی ئاوێکی زۆر باشی تیابوو بەڵام ئەوەی جێی نیگەرانیە جێی داخە ئەوەیە کە لە ئێستاە بەداخەوە ئاوەکان وشکیان کردووە بێمە لای تۆ سڵاو لێ بە جەژنە پیرۆز پیرۆز بەخێراتنی کەناڵی کوردستان زۆر سپاس زۆر سپاس خاڵێکیان پێم بڵێ یادەوەریەکی خۆش کە لە تەمەنی مناڵیەوە تاوکو ئێستا تۆمارە کردوێ چی بۆ لە سنکەیە بە تایبەت یادەوەری سنچەمان زۆر تێخۆڕێتین ئێمە لەم سنچەیە چاومان هەڵاتەوە لە سنچەیە لەدایک بووین ئەو ڕۆژەی کە زۆر زۆرم پێ خۆش بوو چوین بە دووە هێزی فێرمەرگای هێنامان بۆ ئەزمەری داگەڕاینە خوارەوە ئەو ڕۆژم لە هەموو ڕۆژە پێ خۆشتر بوو باشە جا 20 ماڵن هەر لە گوندی سنکێ دڵداری کردو ئەو خاتونەشی کە ئێستا هاوسەرتە هێناوتەوەیە بەخوا بەجارە هەموو کەس دڵاریەکە بابزانانی ئەگەر خوا یاخوا تەمەەن درێژ بن هەردووکتان پێکەوە زۆر جوانن دواترە چم بۆ لای پورەختەر ئەو بە تاواتی زانیاری مایەتێ لەسەر پورە خەجێ ببوورە پورە خەجێ پورەختەر خێزانەکەتە باشە بێمە لای کاکزانە کاکزانەکیان سڵاو لێ بێ سەرەتا جژنە پیرۆز بێ و دەستە خۆش بێ ئەمڕۆ تۆمان زۆر ماندوو کرد بەڕاستی بە خۆمانەوە بەخێربێن زۆر بەخێربێن بەخێراتنی کەناڵی کورسات دەکەین بۆ گوندە جوانەکەمان گوندی سنکێ زۆر بەخێربێن پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی هەموو مسلمانانی جیهان و کوردستان و عێراق بەگشتی و کوردستانیش بە تایبەتی و شارباژێڕیش زۆر سپاس کاکزانە ئێوەکو گەنجان لە نێو گوندەکانە جەژنان چۆن بەسەرەبان سەرقاڵی چین وڵا جەژن بە تایبەتی هەردوو جەژن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لەگەڵەوەی مەراسیمێکی ئاینیە کۆمەڵایەتەکەشی لەگەڵا تێکەڵ بووە چونکە جەژن خۆتان نەزانن پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆر بەهێزی هەیە لەم گوندی ئێمەش لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو ئێستا هەر ساڵە و هەر زەمانە و بە شێوازێکی جیاواز یادی جەژن کراوەتەوە و مەراسیمەکە بە بەرزی و پیرۆزی ڕاگیراوە دیارە ئێمەش وەکو گەنجان هەروەکو هیدر بەیانیان کە چین بۆ مزگەوت جەژنە پیرۆزە چێشتی جەژن حەزرەکەن ئێوەش بۆ نمونە شلێ قەیسی و تەرتیبات لە یەکەم ڕۆژی جەژنە بەڵێ بەڵدڵنیاییەوە هەم کاتی خۆشی زوش لە ساڵی بڵێن لە ساڵی نۆسەکان بەدواوە شێوازێکی تری هەبووە لە ئێستا بەس لە ساڵی نووسەکانە هەرێکە و لە ماڵێکەوە سینیەک خواردنی بردووە بۆ مزگەوتەکە و پیاوان بەجیانانیان خواردووە ژنانیش لە ماڵەوە بەجیابوون بەڵام ئێستا ئیتر لە هەموو ماڵێکە خواردن هەموو زۆر خواردنێک دروست ئەکرێت لە دوا ئەوەی کە هاتینەوە لە مزگەوت و مەراسیمەکە و پیرۆزبایی جەژنی خۆمان لە یەکترەکەین و گەردن ئازادی لە یەکەکەین و ئەگەر یەکێک عاجزیەک ناکۆکیەک شتێک لە بینیا هەبێ ئێمە جەژنەکەنە دەرفەتێک بۆ ئاشکردنەوەی کەسەکان بۆ ئاشکردنەوەی دڵەکان دەستە خۆش بە کاکزانە سوپاس بۆ تۆ بێماوە لای پورە خەجەیەکە پورە خەجێ خۆی پێشتریش لە لای تەنورەکەەوە کەمە گفتوگۆمان کرد بەڵام کە بەڕێگاوە بنووسمان بین بۆم هاوینە هەوارە بابەتێکی زۆر خۆشە بۆ باسکردین ئەمێ هەم خۆم کە تۆزێک پێم خۆش بۆ بابەتانە و باسکرد با بینەرەکانیشمان لێرە وەکو جێژنانەیە کەمێ زەردەخەنە بخێنێ سەردەمیان تۆزە یادەوەری خۆشمان بۆ بگێڕەوە تۆزە قسەی خۆشمان بۆ بکە لە جێژنە وەڵا جێژنمان خۆشەوە یا خۆیەوەش بەخێرن و جێژنتان لێ پیرۆز بێ و دڵداری چۆن بۆ لەم سەردەمە لە سنکێ زووە کڕۆڵا بەشمان تێڵان و لیان بووە دڵداریشمان کردووە حەزیان لە خەڵک کردووە سام کە عەبدوڵا بە حەز لێ کردووی خۆیە ناوێتی زۆر باشە باشە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە ماندوومان کردن بە هیوای ئەوەی کە هەموو کاتێکتان لە جەژن و خۆشییا بێ دووبارە سوپاسانەکەین